ڕۆژتان باش بینەرانی هێژای بەرنامەی گەلی ئازاد لە مانگی حوزەیراندا هەڵبژاردننی پارلەمانی لە باکووری کوردستان و تورکیا بەڕێوە دەچێت. بۆ یەکەم جار لە مێژووی تورکیادا پارتێک کە بە تایبەتی نوێنەرایەتی باکووری کوردستان دەکات لە هەڵبژاردننی پارلەمانیدا بەشداری دەکات و دەیهەوێت لەم پەریدا لەسەد تێپەڕێنێ. ئەم پارتە پارتی دیموکراتی گەلان هەدەپە. هەدەپ لە باری ڕێکخراوەیی و ئایدۆلۆژیەوە چ جۆر پارتێکە. هەدەپ پرۆژەی بۆ کوردستان و هەروەها بۆ تورکیا چییە؟ هەدەپ و پرۆژەی کۆمۆنالیزم و لۆکالیزم لە باکووری کوردستاندا چمانایەک دەدات یان بەگشتی لە ئاستی تورکیادا. بەگشتی بەرنامەی گەلی ئازادی ئەمڕۆ بۆ ناساندنی پارتی دیموکراتیکی گەلان هەدەپ لە بەرەبەری هەڵبژاردننی پارلەمانی لە مانگی حوزەیراندا تەرخان دەکەین. بەڕێز کاک مەحموود نۆزهەت زادە بەخێر بێ. سپاس دەکەم کاک سیاوش. کاک مەحموود لەوە دەست پێ بکەین لە پێناسەی هەدەپ بۆ هەدەپ بناسێنین پارتی دیموکراتی گەلان هەدەپ. هەدەپ لە باری پێکهاتەی ڕێکخراوەیەوە ساختاری بڵین حیزبی و هەروەها بەستراوەی ئایدۆلۆژی. هەدەپ چ جۆر پارتیەک خۆی چۆن پێناسە دەکات؟ هەروەک کە ئاماژەتان کرد هەڵبژاردنێکی مێژوویی لە مانگی حوزەیران هەفتی حوزەیران لە تورکیا و باکووری کوردستان پێک دێت و بۆ یەکەم جار هەدەپ وەکو حیزب بەشدار دەبێتن و بۆ ئەوەی کە بتوانێت ئەو واردی بڵێم پارلەمان بێ دەبێ ئەو لەمپەری سەدیدە تێپەڕێنێ. تورکیا وڵاتێکە کە مێژوویەکی پڕ لە بڵێم سەرکوتی هەموو جورە گروپ و بڵێم هێڵی کە لە دەرەوەی چارچۆبی تعریفی ملت و شارۆمەند لە تورکیا هەیەتی و ئەو پارتی و ڕێکخراوانەی کە لە سەحنەی سیاسی تورکیادا حزوریان هەبووە و هەیەە تا ئێستا هیچ کام لەمانە لە چارچۆبی ئەم بڵێم سیستمەدا دەرنەکەوتون. بۆ یەکەم جار پارتیەک ینی کە پشتگیریەکی زۆری جەماوەری هەیە و لە تەواوی تورکیا بڵاو بووتەوە خاوەنی ساختارێک و پرۆگرامێکە کە دەرەوەی بڵێم ئەم دکتورین و سیستمی ئێستای تورکیا ئەگەر بۆ ئەوەی کە بتوانین بڵێن ینی پێناسەی هەدەپە بکەین دەبێت بزانین هەدەپە لە بەرابەر چیدا پێکات و یا بە چی دەڵێ ناو ئەساسەکەەوە یەکە هەدەپ خۆی وەکو پارتێکی چەپی دموکراتیک پێناسە دەکات بەڵام لە پێکاتەی هەدەپدا گروپی جیاواز گیان گرتووە باوەڕی بە فرەچەشنەی لە سیاست و لە کۆمەڵگا و لە بەڕێوەبەریدا هەیە و دژبەری سیاست یا پرۆژەی دەوڵەت ملەتی تورکە کە جمهوریەتی تورکیا لەسەر ئەساسی ئەو دامەزراوە. کاک مەحموود وەکو ناساندت پارتی دیموکراتی گەلان هەدەپ پارتێکە لە ڕاستیدا وەک دژبەری یەکەم کەمالیزم ئایدۆلۆژیای کەمالیزم دووەم ئیسلامی سیاسی کە بڵێن ئاکەپە سەرکێشی دەکات. ئێستا هەدەپ پارتێکە کە دژبەری ئەم دوو ئایدۆلۆژیایە کە ئایدۆلۆژیایە کە بۆ ماوەی 90 ساڵ لە تورکیادا جێگەی گرت ئایدۆلۆژیایەکیش کردلانی کەمبان لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا بووەتە بڵین دۆکتۆرێنی دەوڵەتی تورکیا.
بەڵام هاوکات هەدەپ پارتێکە کە بە شێوەیەکی زۆر مۆدرن بەتایبەت لە پێکهاتەیدا و هەروەها لە خۆناساندنیشدا بۆ نمونەگەر من ئاماژە بکەم لە پرۆگرامی پارتی دیموکراتی هەدەپ تا هاتووە دەڵێ ئێمە پارتی کرێکاران ژنان ئازادی ئاشتی و یەکسانین یانە ئەو چەمکانەی کە لە دنیای مۆدرنیشە زۆر بڵێن کە پارتەکانی دیکە بە هەمان ڕێچکەدا دەڕۆن و هاوکاتیش ئامانجی بێجگە لە بڵێن پرسە سیاسیەکان بۆ نمونە خەبات لە پێناوی لە دژی ناسیۆنالیزم ڕیسیزم ملیتاریزم سەکسیزم ئەم دروشمانە دەزانین کە چەندە لە ڕۆژ ئاواش جێگەی سرنجی پارتەک فمینیست و ژینگە پارێزەکانن لەو بوارەوە پێت وایە مەجای هەدەپ لە کۆمەلگایەکی وەکو تورکیا و باکووری کوردستاندا لە بەرامبەری دوو ئایدۆلۆژیای بڵێن سەردەست کەمالیزم و ئیسلامیدا چەندە بۆ ئەوەی کە بتوانین ینی ئەهمیەتی ئەو شتانەی کە باست کرد گرنگی ئەوە بزانین لە کۆمەلگای تورکیا بۆ هەموو خەڵکی تورکیا و بۆ کوردستان چییە دەبێت کەمێک ئەم دوو هەیە لە سەرەکیە بناسین کە لە مقابلی ئەوەی کە دەمیز باسی بکەم یعنی ئێستا دوو حزبی سەرەکی بڵێم لە تورکیا کە هەن حزبی دەسەڵاتە حزبی ئاکەپەوە حزبی بڵێم جیهاپە کە بڵێم ئۆپۆزیسیۆنی سەرەکیە هەردوو نۆنەرەتی دوو هێلی سیاسی لە تورکیا دەکەن کە لە چارچوب یەک پرۆژەدان ینی لە چارچوبی پرۆژەی دەوڵەتنەتەوەی تورک وەختی کە کۆماری تورکیا دامەزرا جەهەپە لەو کاتەیەوە کە ئاتاتورک دایمەزراند وەکو بڵێم پارتی دەوڵەت بوو کە لەو 15 ساڵی ئەخیردا ئەوە بۆ جارێکەمە کە ئاکەپە دەبێت بە پارتی دەوڵەت یعنی کە وەختی کە تۆ دەوڵەتی تورکی دەناسێنی ینی بێ ئاکەپە ناتوانێت تعریفی بکەیت ئێستا لە یەک شت ئەوانە بڵێم مشتەرەکن هاوبەشن کە هەردوو لە پرۆژەی دەوڵەت ملەتی تورک وەکو بڵێم دیفاع دەکەن دای پارێزن هەرێک بە جوورێک یعنی وەختێک کە ئەو جوورە سێکولاریزمەی کە لە تورکیەشە بوو لە دەستپێک لەسەر ئەساسی سونیگەرای حەنەفی یعنی سنتێزی ئیسلام تورک بەڵام بە شێوەی سکولاریستەکەی جۆرێک ئیسلامی تورکیا لە ڕاستیدا ئەوەی کە دەڵێن سنتێزی تورک ئیسلام لەواقع سنتێزی سنی حەنەفی و ڕقی ئەنژادی تورکە ینی لەسەر ئەساسی ئەوە دامەزرا لەبەر ئەوەیە کە عەلاویەکان وەکو لە قانونی بنەڕەتی تورکیادا ناسەندرێن کوردەکان ناسەندرێن و بەشەکانی تری کۆمەلگا هەروە ینی لەو مەسلەدا ئەمانە هەردوو پارتی سیستەمن بەڵام کۆمار کە پێکات لەسەر ئیدەکانی جمهوری یعنی زەختی هێنا سەر بڵێم ئیسلامگەرەکانیش دیا بڵێم دیندارەکان یعنی ئەمە باز بووە کە ئێستا ئاکەپە ینی لەسەر پشتی وەکو بڵێم بەشی سنی حەنەفی تورک ئەو پرۆژەی دەباتە پێش بەڵام جەهەپەش لەسەر ئەساسی کەمالیزمی نەتەوە پەرست کە هەردوو ئەم پرۆژانە هیچی ناتوانێت ینی پێش لە قەیرانەکانی تورکیا بگرێ ناتوانێت تورکیا زیاتر لەوە بەرەو پێش بە دموکراتیزە بکات چۆن هەر چەشنە دموکراتیزەکردنی تورکیا زیاتر لەوەی دەبێت لەم قالبە دەربێت ئەمەی کە ئێستا ئەو ڕەساڵەتە میسیۆنەی کە گرتوتە سەر شانی خۆی کە ئەم کارە بکات هەدەپە دەزانین هەدەپ بەر لە هەدەپ پارتی ترمان هەبووە کە فەرقی هەدەپ لەگەڵ ئەوانش دەبێت ببینی بۆ نمونە لەگەڵ بەدەپە لەگەڵ هەدەپ لەگەڵ دەهاب ئەوەی ئەو پارتیانە کە هەبووە ئەگەرچی ئەو میسیۆنەی هەبووە بەڵام زیاتر لە قالبی کوردستان و بڵێم خەباتی نەتەواتی کوردیدا مابووە و چۆن شەڕێکیش هەبووە شەڕێکی دژوار بەینی کوردەکان و دەوڵەت یعنی نەیتوانیوە ئەو بڵێم بەشەکانی دموکرات لایەکانی دموکراتی کۆمەلگای تورکیش کە دەیان هەوێ ئەم قالبەی
کە ئێستا سیستمی تورکیا ئەنێ ئەوە تێک بچێ و هەنگاوێکی تر بەرەو پێش بچێت تورکیا یعنی ڕای ئەوانەش بۆ لای خۆ بەڵام هاوکات کاک محمود دەزانین کە هەدەپ ڕاستیدا لەسەر بڵین زۆرایەتی یەکەم لەباری کەمیەوە گەر بڵین هەدەپ کوردەکان پێکی دێنن لەباری سیاسی و ئایدۆلۆژیاشەو بە جۆرێک گرێدرا و بە فکر و ڕامانی ڕێزدار ئۆجلان بەگشتی و ئەو پرۆژانەی کە بڵین کە بەناوینەتەوەی دموکراتیک لە تورکیادا هەیە بەڵام قورساییەکە تا ئێستا لەسەر کورد بووە سەرڕای ئەوەش کە چەپی تورکە و ڕێکخراوی دیکەی تورک جۆرا و جۆری تورک و بەشێکیش لە ڕاستیدا کرێکار و زەحمەتکێشی تورکیش لە ئاستی تورکیادا پشتگیری لە هەدەپ دەکەن. بەڵام هاوکات دەزانین کە هەدەپ بۆ کوردستانیش پرۆژەی هەیە یعنی زۆر بەڕوونی هەدەپ ئەگەر ببوورە مەبەستم ئەوەیە کە باسی پرۆژەی هەدەپ مادام کە پارتێکە زۆرایەتی پارتیەکە یانە بڵین لە کوردستان هەیە دوایە بەتایبەتیش بڵین چێکۆشانی هەدەپ ئەگەر ئەمە ئەستانبوڵ و هەندێک مترۆپۆلی لێ دەرکەین دەزانین کە وەکو کەمیەت لە کوردستانە پرۆژەی هەدەپ لە کوردستاندا وە زۆر ئاشکراش هەدەپ بۆ نمونە لە کاتێکدا کە خۆی بە پارتێکی سەرتاسەری تورکیایی دەزانێت بەڵام دەڵێ گەلی کورد مافی چارەی خۆنووسینی هەیە گەلی کورد دەبێ هەموو مافەکانی بۆ دەستەبەر بکرێت پرۆژەی هەدەپ ئەگەر ورتری بکەینەوە جەنابەت پێت وایە لە کوردستانە چی دەوێت هەدەپ بۆ ئەوەی کە بتوانێت پرسی کورد چارەسەر بکات ئەو ڕێگای کە هەڵبژاردووە چییە لە ڕێگای دموکراتیک و قانونیوە بڵێم ئەم کارە بکات بۆ ئەوەی ئەو کارە بکات دەبێ لە بگەهێتە مەرکەزەکانی شوێندا دەنەسەر بریاری سیاسی و لە تورکیا باڵێ لاسی تورکیا بۆ ئەوەش پێویستە کە علاوە بەرکورد زیادە لە بڵێم کورد وەکو بنگە و ئەساسی بڵێم یا جوڵانەوەی سیاسی کورد بڵێم لەوە لایەنگرانی دەبێ خۆ بگەهێنێتە ئەم بەشانەی تریش تورکیا کە باسم کرد کە دەیانهەوێت تورکیا دموکراتیز بکرێتن لەسەر ئەساسی ئەوەیە کە بەڕێز ئۆجەلانش دەیان جار یعنی ئەو ڕەخنەی دەگرت کە ئێوە دەبێ بتوانن هەنگاوەکی تر هەڵبنێن ئێمە وەکولانی کورد دەبێ پرۆژێکی وا پێشکەش بکەی دەبێ ئێتماد و باوەڕی ئەم بەشانەی کۆمەلگای تورکیا بۆ لای خۆرات بکێشی کە ئەمانە شاملی چەپەکانی سوسیالیستن لیبرال دموکراتەکانن و بڵێم وەکو بڵێم چین و لایەنەکانی بەڵێ فەمینیستەکان ژینگە پارێزن ئەمانەی لیسبیان هۆمۆسێکسوالن هەموو ئەو بەشانەی کە سەرکوت کراون وەکو لە کۆمەلگای تورکیا وەکو شارۆمەندی دەرەجەیەک هیچ دەرەجە دوو دەرەجە سێش حساب نەکراون بەشی عەلەویەکانن لە کۆمەلگای تورکیا بۆ ئەوەی کە بتوانێت ئەمانە بۆ بکەی وەکو بڵێم بۆ چارەسەری پرسی کورد دەبێت لە تورکیا و هەنگاو بندرێت ینی دەبێ ینی زین چۆنە ینی عینی وەکو مەسەلەی ئاشتیە ینی تۆ دەبێ پرۆژەی وا هەبێ تەحمیل بکەی لەسەر کۆمەلگاش لەسەر دەسەڵاتش چۆن لەسەر کۆمەلگا تەحمیل دەکەی ئێستا ئەم بوێریای کە نیشاندا هەدەپ کە توانی دیالۆگێک بکات لە دیالۆگێکی باشی هەبێ لەگەڵ ئەم لایەنانە لە کۆمەلگای تورکیا پارتی کە پێکات ئێستا بۆ یەکەم جارە دەڵێ ئێمە گەرچی لەمپەری سەدی دە هەیە بەڵام ئێمە وەکو پارتی بەشدار دەبین چۆن ئەگە سەدی نۆ کۆما نۆش بێنتەوە ناچێتە مەجلیس یعنی ئەمە وای لێ کردووە کە ببێت بە پارتیەکی کلیت لە هەڵبژاردنەکان و ئێستا لە کۆمەلگای تورکیا و زۆر بۆ جاری یەکەمە کە زۆر کەس لە ئێلیتی سیاسی چۆن هەمیشە لە ئێلیتەوە لەسەرەوە دەست پێ دەکات یعنی ئێلیتی سیاسی تورکیا کە پشگیری ئەو پرۆژە دەکەن زۆر بە ئاشکرایی ڕاشکاوی بەشێکی گرنگ لە عەلەویەکان کە بەشی سکولار و چەپی کۆمەلگای تورکیانە مۆدێرنن پشگیری لەو پرۆژە دەکەن ئەمە ئاسانکاریش دەکات بۆچی بۆ ئەوەی کە پرۆژەی چارەسەری کێشەی کورد کە هەدەپ کە سەباسی دەکەین چۆن چاو لێ دەکات کە زەمینەکانی بخۆڵقێت
کە لە ڕێی قانونی و حقوقی و بڵێم شانسی سەرکەوتنیە بێ چۆن دووڕێ یا دەبێ وەکو بڵێم پێشوو کە بووە بڵێ من پرۆژەی کینەتەوەیم هەیە دەوڵەت دموکراتیک نییە شەڕ دەکەم تا مەجبوری دەکەم بێتە سەر مزاکرە ئێستا شەڕ کاری خۆی کردووە مسیۆنی خۆی بەجێگاندووە ئێستا لە ڕێی پرۆژەی دموکراتیک و خەباتی دموکراتیک و حقوقیە ئەمەی کە مسیۆنی هەدەپە ئێستا بەم شکڵێت چۆن ئەگەر هەدەپ ئێستا واردی مەجلیس نەبێ ئەردۆغان شانسی ئەوەی هەیە کە ببێت بە سوڵتان لە تورکیا کە بەشێکی زۆر لە کۆمەلگای مۆدێرنی شارەیی و دموکرات چەپ لەوە دەترسێت بەڵام داخوازەکانی کورد لە جێگەی خۆیدای بۆ نمونە هەدەپ یانە زۆر بە کۆنکرێتی پشتگیری لە پرۆسەسی چارەسەری پرسی کورد دەکات دیالۆگێک دیالۆگێکە لە نێوان پەکێکە و دەوڵەتی تورکیادا هەیە و هاوکاتیش زۆر بە ڕاشکاوی دەڵێت کە مافەکانی کورد هەموو مافەکانی کورد دەبێت لە یاسای بنچینەی تورکیادا دەستەبەر بکرێنە بەڵام وەک تۆش ئاماژەت پێکرد خەباتی هەدە بەشێکی ئەوەیە کە کۆمەلگای تورکیا لەگەڵ ئەم داخوازانەی کە کورد هەیە ڕێکی بخە بەڵام یەکێک لەوانەیە کە هەدەپ من یەکشی بڵێم ئاماژەیەکی باشت کرد بە مەسلەی قانونی بنەڕەتی تورکیا چۆن ئەوە دەگۆڕێ ئەوە لە مەجلیس دەگۆڕێ ینی ئێستا کە هەدەپ وەکو گروپێکی قەوی هەفتە کەسی بچێتە نێو مەجلیس دەبێتە چی وەکو بڵێم پارتی کلی لەوێ ینی ئەو وەختە پارتی دەسەڵات ئاکەپا ئەکسەریەت یا تەواوەتی نابێت کە بتوانێت بە کەیفی خۆی بە تەنیایی قانون ئەساسی بگۆڕێ مەجبور دەبێ و یا واردی دیالۆگ بێ لەگەڵ هەدەپە یاش بچێتن لەگەڵ بەشێکی تر لە بڵێم مەجلیس ئەو کارە بکات ینی پێویستە هەدەپە و هەنگاوی هەڵبنێتوە بەرنامەکانیش بۆ بڵێم چارەسەری کێشەی کورد وانییە کە مەسەلەن بەکو بڵێم بە شێوەی کلاسیک هێزە کوردیەکان بڵێم ئەگەر نەقدیان ڕخنیان لە دەوڵەتی مرکزیە بۆ لە پرۆژەی مرکزی هەبووە کە ئێوە بە ئالترناتیویش کە پێشکەشیان دەکرد هەمان قەوارە بووە بەڵام لە شکلێکی محەلی و لۆکاڵدا ئێستا پرۆژەی هەدەپ وانییە پرۆسەیەکی دەمەویست باسی ئەو بکەم بۆ نمونە پرۆژەی هەدەپ یا بڵین لە ڕاستیدا سیاسەتی استراتیژیکی هەدەپ و کوردیش و تەنانەت بڵین پەکەکە و هەموو هێزی سیاسی کورد لە باکووری کوردستان دەگرێتەوە مەسەلەی خۆبەڕێوەبەری دیموکراتیکە کە لێرەدا بە جۆرێک لە ناو چەمکی دسنترالیزیشن و کۆمونالیزمیان لۆکالیزەکردنی تورکیادا کە ئەمە لە ڕاستیدا کە پرسی کورد چارەسەر دەبێت بەو شێوازەی کە کوردەکان لە لۆکاڵدا دەگەن بە مافەکانی خۆیان و بۆ خۆیان لەسەر هەرێمی خۆیان سیاست دادەڕێژن و بڕیار دەدەن جا بۆیە لێرەدا یانە ئەوەی کە گرنگە مەسلەی پرۆژەی خۆبەڕێوەبەری دیموکراتیک لە ڕاستیدا تەنیا بۆ باکووری کوردستان نییە بەڵکو هەدەپ بۆ هەموو تورکیای دەبێت ئەگەر بکرێت بە وردی باسی چۆنیەتی چەسپاندنی ئەم پرۆژە بکرێت کە ڕەنگە لە ئاستی تورکیادا زەحمەت بێ بەڵام لە کوردستان دەزانین کە پرۆژەی خۆبەڕێوەبەری دیموکراتی لە ڕێگەی شارەوانیەکانەوە تا ئەندازەیەک جێگەی گرتووە ئەنی شعاری سەرەکی یا سلۆگانی سەرەکی یەکێک لە سلۆگانە سەرەکیەکانی هەدەپاوەیە کە دەڵێ هەم خۆمان هەم شارەکەمان خۆمان بەڕێوە بیبین یعنی وەکو لە پرۆگرامی هەدەپشدا مافی بڵێم چارەنووسی گەلان وەکو ئەسلک قبول کراوە و نووسراوە لە پرۆگرامی هەدەپدا ئێمە دەزانین کە لە کۆمەلگای وەکو تورکیا وەکو ئێران کە بڵێم ماوەیەکی دوور و درێژ لەسەر ئەساسی پرۆژەی یەک نەتەوە یەک زمان یەک ئاڵا یەک کولتور یعنی تەسەورێک کشتی پێکاتووە کە ئەمە هەمیشە وا بووە هەمیشەوا دەبێ ئەساسی ترین مهمترین تشتەوەیە ترس لە جیابوونەوە ترس لە تێکچوونی وڵات وای لێ دەکە کە زۆر دەنگدێر
لەبەر خاتریەوە دەنگی خۆیان بە پارتەکانی دەسەڵات بدەن بەشێک لە خەباتی هەدەپش ئەوەیە و کە دەڵێم خەباتی هەدە بێن بەڕاستی ئێستا خەباتی گشتی بڵێم جوڵانەوەی سیاسی کورد بە ڕێز و جەلان وەکۆ کە بڵێم ڕێبەراتی دەکات بە پارتی کرێکارانی کوردستان بە هەدەپ ئەوەیە کە ئەم نیگەرانیە لا ببات بەو پرۆژەی کە پێشکەش دەکات کە دەڵێ ئەم پرۆژەی ئێمە تەنیا بۆ کوردستان نییە پرۆژەی بڵێم لامەرکەزی دسنترالیزەکردن یعنی ئیزمیریش دەبێ بتوانێت وەکو دیاربەکر خۆی شاری خۆی بەڕێوە ببات پێویست ناکات کە حتمما بە شکلی ئەوەش بێتن کە بڵێم بۆنی ئەوەی لێبێت کە ئێستا زەمینە حاضر دەبێت بۆ جیایی ینی پرۆژێکی بڵێم خۆسەری دموکراتیکی بەو شکلت پێشکەش کرد ئەو وەختە بە گوێرەی بڵێم تایبەتمەندیەکانی هەر هەرێمەک ئەم خۆبەڕێوەبەریە شکلی خۆی دەبێت لە کوردستان لەبەر ئەوەی زمانی جیاوازسەنە و حتا دینی جیاوازسەنە و جوغرافیای جیاوازەیە بڵێم بنچینەی ئابۆری جیاوازەیە بلتەب بە جوورێکی تر دەبێت بەڵام ئەساسی ئەوەیە کە هەموو بریارەکان لە مەرکەز نەبن ینی ئانکارا بریار لەسەر ئیزمیر نابێ بدات کە مەسەلەن بڵێم زۆر شتەنە لەوێ کە تەنیا زمیریەکان دەتوانن بریاری لەسەر بدەن ینی بەم شێوەیە ئێستا کە بۆ دەچن ئەم زەمینەی بڵێم ئامادە دەکات کە ئەم تەسەوری گشتیەش عمومیەش کەمە لاواز بێتن ئێستا ئاخرین ئەوانەی کە نیشان دەدەن نزیکەی 170 لە کۆمەلگای تورکیا پێشتر ئەم 170 زۆر کەمتر بووە یعنی مشکلەی لەگەڵ چارەسەری کێشەی کورد نییە لەسەر دسنترالیزەبوونی تورکیا بەو شەرتێکە بە خۆیان دەڵێن کە زەمینەی جیایی ساز نەبێت یعنی ئەمەش کە هەر ملەتێک هەر گروپێک هەر حەقی خۆیە بریار بدە لەسەر چەرەنووسی خۆی وەکو ئەسلێک قبولە بەڵام تۆ لە سەحنەی سیاسی ئەمڕۆ پرۆژێک پێشکەش دەکەی مادام کە ڕێگە چارەسەری دموکراتی کرد وەکو بڵێم ڕێگا ئەساسی هەڵبژاردووە دەبێ بتوانین لە هەر لەحزەیەک شارەمەندان ئەوە بکەی ئیقنا بکەی کە ئەم پرۆژەی تۆ قبول بکەن ئێجا لێرە فەرقێکی ئەساسی تریکە هەیە بۆ ئەوەی کە تێبگەین کە هەدەپە باوەڕی بەوە هەیە کە تۆ دەبێ لە ژێرەوە بڵێم بەرەو سەرەوە بڵێم شکلی هەرێمی دەسەڵاتەوەیە کە لەبەرەوەی لە دەیەکان بڵێم غیری ئەوەی کەمسەم کۆمۆنی ساز دەکە کە دەبێت بریار لەسەر زۆر بە هەرە زۆری بڵێم کێشەکان و چارەنووسی ئەوێ بکات هەوکات کۆمەڵی ژینان لەوێ ساز دەکرێت کە بە ڕوانگایەکی فێمینیستی و بەرێبەری خازانەوە کە ژینان بتوانن بڵێم دیارە لە هەمان کاتدا بڵێن لەسەر ئەوەیە کە بڵێن پرۆژەی خۆبەڕێوەبەری دیموکراتیا بەگشتی خۆبەڕێوەبەری دیموکراتی کە لە ژێرەوە دەست پێ دەکات و لە گوند و گەڕەک و شارەوە دەست پێ دەکات کرێکاران دەبێت بتوان سندیکاکان توش بن بەڵام ئێستا بینە سەر ئەوەی ئاستی تورکیا دەزانین کە بێجگە لە پرۆژەی خۆبەڕێوەبەری دیموکراتی کە هەدەپ بۆ هەموو تورکیای دەوێت نەتەنیا بۆ کوردستان وەکو دیکەش هەدەپ لە بەرنامەکانیدا زۆر گرنگی بە هەموو من فقط یەک شت بڵێم ببوورە دەزانم ئەنێ چۆن لەبەرەوە ئەوە مهمە کە ئێستا هەدەپ وەختێک کە کاتێک باسی پرۆژەی خۆبەڕێوەبەری دیموکراتیک دەکات یعنی نمونەی ڕۆژاوا و کانتۆنەکانی دواتر دێنە سەر ڕۆژاوا من ئەوە بڵێم ئەوێ وەکو نمونە دێنتەوە یعنی ئەمن ئەوە کوتم کە بۆ ئەوەی کە ڕاحەترە چون وەختی پرۆژێک کە لەسەر عەرزی واقع نەبێت تۆ وەکو بەرچاو مشەخەس نمونەیەکت نەبێ زۆرتر دەبێتە چی فکری قسە دیارە لە باکووری کوردستانیش لە گەڤەر بۆ خۆی لە هەرێمی گەڤەردا وەکو پیلۆت پرۆژێکت کە پێداڵێن
لەوێش خۆبەڕێبەری دیموکراتیک هەیە بەڵام ڕاستە بەڵام ئەم وەکو هەدەب لە بەرنامەی خۆیدا زۆر بە ڕوونی ئاماژەی بە ڕۆژاوای کوردستان و بە پرۆژەی خۆبەڕێبەری دیموکراتی کردووە کە لەوێ چۆن چەسپاوە بەڵام لە ئاستی تورکیادا دەزانین بێژگە لە خۆبەڕێبەری دیموکراتی کە دەتوانێت پرسەکانی بڵین هەم کورد و هەم تورکیا چارەسەر بکات ئەوەیە کە هەدەب بەرنمەیەکی بەربڵاوی جڤاکی کۆمەڵایەتی هەیە بۆ هەموو بڵین پێکاتەکانی تورکیا تەنانەت بڵین لە کەمەندامەوە بگرێت لە ئاستێکی هەرە بڵین ئەو گروپانەی کە لە کۆمەلگادا لەژێر زەخدان هەتا پیران بە ساڵات چوان نەخۆشان بە گشتی یانەوەی کە بۆ نمونە لە بەرنامەی هەدەب تا هاتووە دەڵێ مافی مرۆڤ مافێکی جیهانی بێسنوورە و هەر بۆیە هەدەب پارتێکە کە لە پێناوی یەکسانی مرۆڤایەتی وە کۆمەڵگای بێچیندا ئەڵبەتە لە هینی کلاسیکەکەیدا خەبات دەکات کۆمەلگای تورکیا دەبێت کۆمەلگایەکی پلۆرال بێ بۆ هەموو ڕەنگێک ئەم ڕەنگانە نەتەنها ڕەنگی ئەتنیکی و سیاسی بەڵکو ڕەنگی جڤاکیش دەگرێتەوە بە گشتی پێت وایە ئەم دروشمانە کە زۆر ڕادیکاڵن یانە لە ئاستی بڵین ڕادیکال بۆ مانایی کە تەنانەت لە ڕۆژاواشدا ئەم دروشمانە جێگەی بایەخی سیاست مەدان لە ناو کۆمەلگای تورکیادا ئەم دروشمانە تا چەند دەتوانیوێتی جێگە بگرێت یا جێگەی گرتووە پێت وایە یعنی ئەو خەریکە جێگە دەگرێت یعنی ئەم بەشێک لەوانە زۆر ڕاحەتن قبولکردنی هەموو دەڵێن مەسەلەن بڵێم سروشت محیتی زیست دەبێ حفز بکرێتن حساسیەتش ئەلەرژیش ساز ناکات بەڵام بەشێک لەم بڵێم کێشانە دەتوانێتن بۆ پارتێک کە دەیهەوێ لە ڕێگای انتخابات هەڵبژارتنە دەنگش بەدەستبێنێ ریسکی ژیابێ بەڵام لەبەرەوەی کە تعویز نادەتن ئەم پارتە یعنی حاضر نییە بۆ خاتری دەنگ لە پێوانەکانی بڵێم ئەخلاقی و سیاسی خۆی پاش کشە بکات ئەمەی قبول ناکات یعنی مەسەلەن بۆ نمونە لە تورکیا هیچ سیاسەتێک هیچ پارتێک جرعەت ناکات زۆر بەڕاشکاوی بێتن لە مافی ئەو کەسانەی کە لە الحازی جنسی شێوە ژیانێکی تریان هەیە ئەو جنسگرا بوون هەم جنسگەرا لێسبیان ئەوانە زۆر ڕاشکانە دیفاع دەکە لە مافیانش کە حەقیان هەیە وەکو کەس لە کۆمەلگای وەکو دایانهەوێ بژین یعنی پاشان لە خودی کوردستان ئەگە چاو لێ دەکەین یعنی وەختی کە باسی قبولی فرەچەشنەی دەکات مەسەڵەن بڵێم لە ماردین دێت 4 زمان بەکاردنی لەوێ زمانی کوردی تەحمیل ناکات مەسەڵەن لەوێ دەزانین کەماتی سوریانی و عەرەبش هەن پاشان کوردیش کە بڵێم ئەوە تورکیش زمانی سەراسەریە 4 زمان لە بڵێم شارەداری بەکاردێنێ یا مەسەڵەن کە دەگەیتە کوردەکانی دێرسم کە لەوێ هەم زۆربیان زازان و عەلەوین یعنی دەڵێت کە منتەقەی دێرسم وەکو بڵێم ناوچێکی تایبەت دەبێ لەسەر ئەساسی تایبەتمەندیەکانی خۆی بڵێم خۆی بەڕێوە ببەتن ینی پرۆژەیەکی وا مەرکەزگەرای کوردیش لەوێ پێک نانێت کە دێتە سەر بڵێم کێشەی سروشت محیتی زیست مەسەلەن بەخۆمان ئەوانەی کە وەزی تورکیا دەزانن لە 15-20 ساڵی ئاخر هەموو بڵێم شێوەی شارسازی لە تورکیا گۆڕاوە هەمووی بوویتە ئاپارتمان یعنی ئەگەر کەسێک 20 ساڵەوە پێش چوو بێتە شارێکی تورکیا و ئێستاش بچێت نایناسێتەوە هەمووی ئەوە بووە تەقریبا شرکەتی کە دەوڵەتی ئاکاپە بەتایبەت متحدەکانی ئەوان ئەو فرسەتیان بووە کە بڵێم ئەم پرۆژانە جێبەجێ بکەن تەقریباتێک یەکجار زۆریان پێکهێناوە لە سروشدا ئێستا مەسەلەن ئەوەی کە هەدەپە دەڵێ ئەم شارە داریانەی کە لە اختیاری ئێمەدانە ئێمە گەرچی زۆر کەس متاحید سەرمایەدار پێ ناخۆشش بێ نەتوان پارە قازانج بکەن بەو پرۆژانە ساحبانی عەرز مەسەلەن هەوڵەدە پێشگیری لەوە بەس بە گشتی هەدەب یانە نە لە بواری بڵێن ژینیکە بواری دیکە بە گشتی وەکو سیاسەتی هەدەب ئەوەیە کە
بڵێنەوەی کە دیارە لە بەرنمەکەیدا هاتووە زۆر بە توندی دژایەتی هەموو چەشنە شرکتێلی ترانسناشناڵە کات کە هەدەفیان تاڵانکردن بێت لە تورکیادا وەک ئەوەی کە بڵێن خودی سیستمی تورکیا دیارە لەسەر ئەساسی بڵێن مۆدرنیتەی سەرمایه‌داریە کە هەدەف پێچەوانەی ئەوەی دەوێت کە مۆدرنیتی دیموکراتیکە. بەڵام ئێستا گەربێنە سەر هەر لە سەر هەمان پرۆژە هەمان بەڵام لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەزانین کە هەدەف بۆ ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە هەمان شێوە ئەو تەنانەت مەست بۆ نمونە چەمکی ئەمپریالیزم بەکاردەبات تاڵانکاریش شرکتە ترانسناشناڵەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تاڵانی نەوت و ئەمانە ناو دەباتوە بە توودی دژی ئەوان ڕادەوەستێ. بەگشتی تێڕوانینی هەدەف لە هەرێمێکدا کە ئەو هەموو ئاڵۆزێتی دایەوە بەتایبەتی کە زۆربەی شەڕەکانیش لەسەر بڵین نەوتە یا لەسەر ئەو چۆنیەتی معاملەی بڵین ئابووری و بازرگانیە لەم هەرێمەدا. لەو بوارەوە ئێوە هەدەف چۆن دەبینن؟ ئایا وەکو بڕاستی پارتێکی زۆر چەپی دەبینن یا بەتایبەت لەم وا دیارە کە لە مەسلەی پەیوەندی لەگەڵ شرکتە ترانسناشناڵەکانە ڕوانگەیەکی زۆر چەپانەی هەیە؟ یعنی هەدەف سیاستێکی زۆر ڕوون و ئەخلاقیژی هەیە. دەزانین کە ئێستا شەڕێک هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە فعلیاتدا کورد لە بەرەیەکدایە کە ئێستا بڵێم ئەمریکا و ئەوروپاش لەو بەرەیدانە پێکەوە لە بڵێم جەپە شەڕ دەکەن دژی بۆ نمونە گروپی داعش. بەڵام ئەمە وا ناکەتن کە هەدەف ئەو ڕەخنەی ئیدۆلۆژیکی کە فکری کە هەیە بەرنامەیش لە بەرابەر ئەمپریالیزمدا کە پرۆژەی خۆی هەیە وەکوزان بەرژەوەندی خۆی هەیە لە ناوچە ینی ئەوەی بشارێتەوە ینی هەر بەو زەقیەش ڕەخنە دەگرێ. بەڵام وەکو پرۆژەی اقتصادیەکەش پرۆژەیەکە کە ڕێگا نادەتن بە ئەو شرکەتانە کە بێن هەم بڵێم هەموو بەرهەمەکانی ژێر زەمینی ئەو ناوچە تاڵان بکەن تەخریبات لە بڵێم سروشت پێک بێنن و بەم سیاسەتی اقتصادی نێۆلیبرالی خوان یعنی ساختاری جیواک کۆمەڵگاش تێک بدەن. هەدەف هەروەک ئێوەش باستان کرد وەکو فکری منتەقدی جدی مۆدرنیتەی سەرمایه‌داریە و ئەوەش بەو شکڵە بڵێن کە مەسەلەن یعنی حتا ئەو دموکراسی غەربیەش کە هەیەت یعنی هەدەف دەڵێ دەبێت ئەم دموکراسی غەربیەش دموکراتیزە بکرێتن یعنی ئەمریکا بڵێم و لەو چارچۆبەدایە ینی کە بڵێم ڕەخنە لەوەش دەگرێت و پێی وایە ئەوە هەوڵش دەدا کە چینی کرێکار زەحمەتکێشەکان وەکو بڵێم زارێ و کشاوەرز ئەوانە هەموو بتوانن سندیکاکانی ئازادی خۆیان پێک بێنن وەکو حەقێکی ئەساسی کە خەبات دەکات. ئێستا دەزانین کە مەسەلەن هەر لەو ناوچەدا بە شکلێکی یەکجار زۆر کرێکاری ئەوە بەکاردێنێ من وەکو بڵێم وەکو بە شکلێکی نازانم کوردیەکەی بەڕاستی چیە وەکو کنسولت یعنی تکایچی مافی کرێکاری وەکو نزیک بە بەردە بەڵێەوە بەو شکلە ینی کە ئەو وەختە ئەم مافانەی کە لە تورکیە لەسەر کاغەزشەیە بۆ نمونە کە تا حەدێک چینی کرێکارەوانە ئەو مافانیان هەیە کە بەو شکڵی کنسولت وەختی کار دەکەن تا شەڕۆن بە تورکی پێدەڵێن لە هەموو ئەو مافانەش بێبەش دەبێ ینی دەڵێ کە دەبێ ئەمانە ڕابێتە مەنزورمەوەی وەکو مشەخەز بەرچاو ینی پرۆژە و بەرنامەی هەیە بۆ ئەوانە ڕەخنە لە ئەوەش دەگرێت وەکو سیاسەتی اقتصادیەکی چەپیە بەڵام وەکو چەپی کلاسیکنا ینی ئەوەی کە بڵێ دەوڵەت بێت اقتصاد بەڕێوە ببەتنەوە مالکیەتی بڵێم خصوصی بێ بە مالکیەتی دەوڵەت لەگەڵ ئەوەش نییە بەڵکو ئەوەیە کە دەڵێ لە ژێرەوە هەموو کۆمەلگا دەبێ خۆی ڕێک بخات کۆمەلگایەکی مەدەنی یەکجار زۆر بەهێزە بێتن
و مەسلەیەکی ئەساسیش ئەوەیە داباشکردنی سیستمی داباشکردنی سەرمایە و داهاتەکان باشەگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بمێنینەوە کاک محمود دەزانین کە هەدەپ هاوکات پشگیری هەموو بزوتنەوەیەکی ئازادی خوازی لە دنیا دەکات بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش وە بەتایبەت لە بەرامبەر دەوڵەتی تورکیادا هەندێک پرۆژە و ڕوانگەی زۆر ڕادیکاڵی هەیە کە 100% بە پێچەوانی تورکیا بۆ نمونە لە پرسی قبرسدا پێی وایە کە گەلی قبرس بەشە تورکی و بەشە گرێکیەکەی دەتوانن لە هارمۆنی و پێکەوە ژیاندا بژین دەتوانن لە هەڵبژاردنێک دامانە یەک بەگرنەوە یا لە چوارچێوەیەدا پێکەوە بژین دەڵێ دەبێت هێزانە ئیشغالگەر کە لە وێنانی تورکەمەوە دەبێت لەوێ بڵێ بە هەردوو هێزەوە کە هەم سوپای تورکایە هەم سوپای یۆنانەوە هاوکات بۆ نمونە پشگیری لە سەربەخۆیی فەلەستین دەکاتەوە بەگشتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پرسەکانەوەی بەڵام دەمهەوێت لەوێەوە بێمە سەر سووریا و ڕۆژاوای کوردستان دەزانین لەوێژدا ڕاست هەدەپ لە بەرامبەر نقطەی بەرامبەری دەوڵەتی تورکیادا ڕاوەستاوە و هەدەپ زۆر باشکرا لە بەرنمەکانی هەتا لەوەی بەرنامی هەڵبژاردننیشدا باشکرا پشگیری لە کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان دەکات لە پشگیری لە پرۆژەی خۆبەڕێوەبەری دیموکراتیک دەکات پشگیری لە سیاسەتەکانی پێدە دەکات و ئەو مۆدلەی لەوێ هەیە وەکو مۆدلێکی وەکو بۆ خۆشت ئاماژەت پێکرد وەکو مۆدلێکی سەرکەوتوو کە لە پراکتیکدا دیارە دەبینێ ئێوە لەوەدا پێتان وایە کە چون دەزانین بەڕاستی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە ڕۆژاوی کوردستان و باکووری کوردستان یا تورکیا بە جۆرێکەمانە کاریگەری یان زۆر لەسەر یەکتری هەبووە پێت وایە هەدەپ لەم هەڵبژاردنەدا چۆن لە ڕۆژاوی کوردستان کەڵک وەردەگرێت یا ڕۆژاوی کوردستان چ پاڵپشتیەکە بۆ هەدەپ یعنی وەکو بڵێم پرۆژەی هادەپ بۆ وەکو بڵێم سیاسەتی دەرەوەی هادەپ کە سیاسەتی ڕوو بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە کە هەم مخالفی دخالەتی بڵێم هێزەکانی بڵێم ئەمپریالیستیە لەوێ کە ئیشارەم پێکرد بەڵام هەوکاتیش ئەم بڵێم سیستمەی کە هەیە لەسەر ئەساسی ئەو چەند دەوڵات نەتەوەی کە پێکاتۆنە یعنی ئەوەی وەکو سەرچاوی هەموو قایرانەکان دەبێنێ لە مقابلیدا سیستمی دموکراتیکی خۆی وەکو بڵێم ئالترناتیو پێشکەش دەکە کە لە نهایەتدا ئەو دەڵێ کە ئێمە هەم وەکو ویشونی مە ئارزووی ئێمە ناوچەیەکە کە چینی چاوسێنەری تێدا بێنە سنووری هەبێتن و ئینسانەکان ئازاد بن بتوانن بێن و بچن یعنی وەکو ئەوەی کە لە پرۆژەی پێکەیدا وەکو کۆنفدرالیزمی دموکراتیکی خاوەرمیانەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئاماژە پێ دەکرێت کە یەکێک نمونونەکانی دەبێنین ئێستا ئەو سەرهەڵدانی ئەو هەموو قەیرانە ئەو هەموو ناکۆکی ئەو هەموو شەڕانەی کە هیچ سنوورێکی ئەخلاقی تێدا نەماوە ئەو پرۆژانەش کە لە مقابل یەکتردادن ئەوەی یەکێکی تردەی لاوەی کە هەیە خراپترە داعشتێت بەم شکڵە لە پرۆژەی کە هەیەش خراپترە ینی لە مقابلی ئەوانە باوەڕی بەوە هەیە کە دەبێت لە سەرنەوە کولی بڵێم منتەقە دیساین بکرێت لەسەر بیرۆڕایکی سیستمی دموکراتیک کە هەموو گەلان هەموو بەشەکانی کۆمەلگا ئازادانە مافی خۆبەڕێوەبردنیان هەبێ مافی بەشداری بوونیان هەبێ لە چارەنووسی خۆی لە دەسەڵات لە دەستگاکانی بریادان ئەو وەکو بڵێم گشتیە نمونونەکەش لە سووریا ڕۆژ ئەوای کوردستان دەبێنین کە ئەم مدێلە زۆر بەڕوونی نیشان دەدەکە ئەوە شتێک نییە فقط ئوتۆپیا بێ هەوڵی بۆ بدای جێگر دەبێ ئێستا لە نێو بڵێم ئەو هەموو ئاگر و قەیرانەی کە لەوێ هەیە تۆ چەند جەزیرەی ئەوەت هەیە سوباتی تێدایە کە ئینسانەکان هەموو بەشەکانی کۆمەلگا خۆیان وەکو بڵێم شارۆوەندی دەرەجێ دەبێنن هەوڵ دەدەن کە بەرابەری ژن و پیا و پێک بێت لە پراکتیکدا و ئەم پرۆژە لەو ڕۆژەیەوە کە شەڕی بەتایبەت داعش و جبهەتە نووس دژی ئەم کانتۆنانە دەست پێ بووە تاسیرێک یەکجار
پۆزیتیوی داناوە سەر هەم باکووری کوردستان هەم ڕایگشتی لە تورکیا. یعنی وەختێک کە ئەردۆغان ڕەسمەن پشتگیری دەکات لە داعش دژی هێزەکانی پاراستنی گەل لە کوبانی بەشێک لە ئەو کوردانەش کە پشتگیریان دەکرد لە ئەردۆغان ئەنی ئەوە فقط قسەنێ هەموو بڵێم ئەوەی دەستگاکانی کە ڕایگشتی هەڵدەسەنگێنن بە شکلێکی علمی لە تورکیا ئەوانە هەموو لەسەرەوە هاوبیرن کە دوای شەڕی کوبانی 102 لەو دەنگانەی هەدەف کە زیادی کردووە لەو کوردانانە کە کوردی دیندار محافزەکار کە دەنگیان بە ئەردۆغان و پارتیەکەی ئەردۆغان ئاکەپە دەدا. هەدەپش بۆ تەواوی ئیمکاناتی خۆی پشتگیری بەرخۆدانی کوبانی کردووە. وەختێک کە نزیکەی 150,000 کوردی بڵێم کانتۆن مەجبور بوون یا بە پلان ئەویان بەجێهێشت هاتنە ئەم لای سنوور لە باکووری کوردستان بەرعکسی بەرخلافی تەبلیغاتی کە تا ئێستا بۆ تورکیا ئەوەی نیشان بدات فقط 5,000 لەوانە لە کەمپی داوڵەتی بەجێکران ئەوانەی تر هەمویان یا لە کەمپەکانی شارەداری پرسوس جێبەجێکران کە شارەداری داینەوە تەمین دەکە و یاش لە ماڵی خەڵکدا بوونانی مەبەستم ئەوەیە کە کارگەرێکی زۆر هەدەفش پشتگیری داوە ینی ئەمە دوو جانبەیە و بەشێک لە کۆمەڵگای دموکراتی تورکیاش بەشێک لە عەلەویەکان زۆر ڕاحەت ئێستا دەڵێن ئێمە بە چاومان دیت کە کێ لە عەمەلدا لە پراکتیکدا لە بەرابەری داعش ڕاوەستاوە کێ مافی بەرابەری یەکسانی ژن و پیاوی پاراستووە دەڵێن پرۆژەی پێدەیە و بەو جوورە بۆ یەکەم جارش کە ئەو حساسیەتەش لا چووە کە ئێتر زۆر بەڕەحەتی بڵێن ئەمە پرۆژەی ئۆجالانە چۆن حساسیەتێکی یەکجار زۆر حتا لە نێو بڵێم ئەم بەشانەی کۆمەڵگای تورکیەش نسبەت بە بەڵێم پەکەکە و بەڕێز ئۆجالان هەبووە کە ئەمە دەرگای بۆ هەدەپە کردوتەوە کە هەدەپە زیاتر کاک مەحموود پرسیاری دوا پرسیارمان بۆ ئاسۆی هەڵبژارنەکانی یانە ئاکامی هەڵبژارنەکە تەرخانکەین دەزانین کە مەیدانی گەزی ڕووداوەکانی مەیدانی گەزی نیشانیدا کە چەپی تورکیا هەیە ئەلبەتە ڕەنگە و چەپەی نەبێت کە لە مەیدانی هەڵبژاردن یانە بە دەنگ خۆی تاقیب بکاتەوە دەنگێکی زۆر بێنێت و دەزانم پرۆژانەی هەدەبیش بەگشتی پرۆژەیەکی ڕووناکبیرین کە زۆرتر ئەوەی کە بۆ نمونە لە زانکۆکان جێگەی باس بێ لە ناو چەپی تورکیادا باس بێ ڕەنگە لە ناو خەڵکی کوچە و کۆڵانی بڵین تورکیادا باز نەبێت و هاوکات دەزانین کە هەدەپیش کاریگەرێکی قورسی لە مترۆپۆلە کوردیەکان هەیە لە ناو کوردەکانی ئیستانبوڵ و دەوروبەر بەگشتی بەڵام بەگشتی تۆ ئاسۆی سەرکەوتنی هەدەپ پێچکە کوردستان کە پێم وایە لە ئێستاوەمە دڵنیاین کە لە کوردستان دەنگێکی زۆر دێنێتەوە بەڵام ئاسۆی سەرکەوتنی هەدەپ ئێوە چۆن دەبێنن ینی لە دەستپێک کە هەدەپ ڕایگەاند بەڕێز دەمیرتەش ڕایگەاند کە ئێمە وەکو پارتی بەشدار دەبین بەشێکی زۆری مێدیای تورکی و ئەلیتی سیاسی تورک بە هەموو ڕەنگەکەوە کوتیان ئەمە دوو حاڵەتە یا خودکوشی سیاسیە خۆکوژی سیاسیە یاش ڕێکەوتنەکە لە ژێرە بینی هەدەپە و ئاکەپە کە بەم جوورە ئاکەپە بە تەواوی دەسەڵات بەدەست بگرێ و بەم شکلە ئێستا کەم نزیکەی دوو مانگ لەوە چووە ڕۆژ بە ڕۆژ ڕەوتی ڕووداوەکان و هەموو شت هەر شتی گۆڕیوە ئەم کەسانێک ئەم ڕەخنیانە بۆ لە ڕەخنەی خۆیان پاشەگەزە کردووە دەڵێن وانە و دەڵێن تەنیا شانس ئەوەیە کە هەدەپ بچێتە پارلەمان ئەو لەمپەری سەدی دارباز بکەتن ئەم بڵێم هەڵسەنگاندنانەی کە دەکرێن بڵێمی ڕایگشتی فارسی دەڵێن نەزەرسەنجی کە نزیکەی 108 لە کۆمەڵگای تورکیا کە کورد بن دەنگ دەدەن بە هەدەپ ئێستا هەدەپ پێویستەیە بە
سەدی دوو سەدی سێش لە چەپەکان و دموکراتەکان و لیبرال دموکراتەکانی تورکیا کە ئەم بە 6 ڕۆژ بە ڕۆژ بڵێم زیاتر پیشگیری دەکەن مەسەن بڵێم هەموو ئەو چەندین ڕێکخراوی عەلەویەکان لە ئەوروپا و لە تورکیاش ڕانگەاند کە دەنگ دەدەن مشکلی ئەساسیە یەک مشکل زۆر بە کورتی یەک مشکل هەیە ئێستا یەک خەتەرەیە ڕیسکەیە تەنیا ئەوەی کە ئەویش لەو ماوەی دوو مانگەدا پرۆڤۆکاسیۆنی وا ساز بکرێن لە لای دەوڵەت کە بیرۆڕای گشتی لە تورکیا زۆر قوتبی بکات پولاریزە بکاتن وەکەوەی دەڵێن کورد بکێشێتە یا بەشێک لە چێ بکەشتنەوە مەیدانی شاری خیابانی کە هەم بە قازانجی دەوڵەتی تورکیا هەدە پەکەکە هەموو ئەولانە ڕایانگەاندووە کە ئەگەر دەوڵەت هەرچی بکات ئێمە خۆمان لەو پرۆڤۆکاسیۆنانە بە دوو ڕادەگرین چۆن هەموو بڵێم ئەم ئەنجامی ئەم ڕاپرسیانە دەچنە بەردەستی ئەردۆغان و دەوڵات کە دەبێنن ڕۆژ بە ڕۆژ دەنگی ئاکەپە دێتە خاردەنگی دوو گروپ دەچێتە سەر یەکێکی بەدەپێکێکی مەهەپە پارتی ڕاستگری تورکەکان نەتەوە پەرست کە ئەمە وای لێ دەکە کە هەوڵ بدەن ئەو پرۆڤۆکاسیۆنانە پێک بێنن ئەگەر ئەوە نەبێتن بەو شکلە بێ ینی حتا دەگوترێ تا 14% احتمالی هەیە کە هەدەپە دەنگ بێن. زۆر سپاس بۆ تۆ بەڕێز مەحموود نۆزادزادە ڕۆژنامەوان سپاس دەکەین. سپاس بۆ ئێوەش بینەرانی هێژە کە تا کۆتایی بەرنامەی گەلی ئازاد لەگەڵمان مانەوە لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتانەوە.